ئەم دەفەرە لە 100 میلیۆنی گۆڕمۆتە. جارێک پارتی تاقیکردن 1000 جار تاقیکراون یەکێتیش تاقیکراوەتەوە بەڵام پارتی هیچ شتێکی نەکرۆ لەم سنوورە. هەر وەزیرێکی پارتی گەندەڵ بوو ئیشێکی خراپی کرد لێ پرسینەوە لەگەڵەکەی بە بەڵگە بووم بێنن وەعدی پیاوەی کەم. پیاوێکە لە سنوورەکە شوێندەسی دیارە بەس خۆزا لەسەر لیستی پارتی نەبووە. ئەوەی بتوانێت بژێوی خەڵک سارە سەرکە پارتی دیموکراتی کوردستان. لە شارە زووری بە پیت و بەرەکەتەوە پارتی دەوێت بەرەکەت بخاتە دەنگەکانی. سەردەمانێک پارتی لە شارە زوور خۆشەویستی خەڵک بوو بەڵام ئێستا دەنگی یەکەم و دووەم و سێمیش نییە. بۆ هەڵبژاردنەوەی پەرلەمانی کوردستان کاندیدەکانی پارتی دەیانەوێت پارتی لێرە بکەنەوە بە پارتیەکەی جاران. هەڵکەوت لالانوەر بربژێری ژمارە 52 لە لیستی پارتی میوانی بەرنامەی چی دەکەن؟ کاگەڵکەوت ئێوە پارتی لێرە خۆشەویستی خەڵک بوون جاران ئێستا هێزی چوارەم و پێنجەمن. چیەکەن بۆی ببنەوە بە پارتی خەڵک؟ ئێمە وەکو پارتی دیموکراتی کوردستان و کاندیدە بەڕێزەکانی لە سنووری ئەم دەفەرە دەوەری شارە زووری خۆشەویست هیوا و ئاواتمان ئەوەیە ئینشاڵڵا پارتی بەرەو پێشبەرین و ئەو دەنگانەی کە وەکو زەنابوو فەرموود هێزی ئەو دەنگانەی کە ڕۆشتووە ئێوە ئەتوان بیهێننەوە؟ ناڵین لە 100% هەموویەوە بەڵام دڵنیابە میردارێکی باش لەو سەوتانەی کە ڕۆشتووە بە هەموو قەنەعەتێک خۆتوانین بڵێن لە 150 سەوتەکانی دەگەڕێنینەوە بۆ پارتی دیموکراتی کوردستان و ئەمەری پلانتان هەیە؟ بەرنامەتان هەیە؟ بەرنامەکانی پارتی دیموکراتی کوردستان کە دایڕشتووە بۆ ئەم خولی پێنجەمی پەرلەمانی کوردستانە بنیاتانەوەی کوردستانێکی نوێ یاخود بەهێز ئەمە خۆی لە خۆیدا هەموو تەوەرەکان لە خۆ ئەگێرە تەوارانە کاگەڵکەوت ئەم تەوەرانە بینی ناو خەڵک لەگەڵ بە خەڵکیان بڵۆ بزانین خەڵک چیاڵێت. من خۆشحاڵم ئێمە و زەماوەری خۆشەویستی دەڤەری شارەزوور. دەیڵا فەرموو. کاک حاجی هەڵکەوت خۆی کاندید کردووە پارتیە چی بکات لە پەرلەمان ئەگەر دەرچوو؟ چی ئەم خەڵکە چی کردو؟ هیچی نەکرد. یعنی ئەوانەی پێشووی چیان نەکردووە؟ ئەیکردیانە خۆ نازانم. نازانم تۆ ئەزانی تۆ خەڵی تۆ هاوڵاتیت تۆ ئەزانی ئەوان چیان کردووە؟ هیچیان نەکردووە. کاگەڵکە وەڵێ ئەوان هیچیان نەکردووە میشەرەوەکە یعنی تۆش هیچ ناکەی. من وعدم داوە پارەم ناوێ ئیدەم ئەو خەڵکە هەژارە فێن بێ بەخوا ئەمە خاڵی پارەکەم. موچەکەت چی لێکەی؟ 100% موسەکەم ئەدەمە خەڵکی کەم دەرامەت وانەیە خۆشی درێژخای. ئەوە لە بیرتان بێ وعدەی داوە دوایی. خەڵکی ئەم دەفەرم هەموو ڕۆژێ لە خزمەتیانە بگرنەوە بزان کە ئەیکاوە کات ئەتوانە شایەتیم بۆ بدەنیان بە ئایان بنە. ئەتوانە شایەتیان بۆ بدەن بە ئایان نە. لە بیرتان بێ وعدە. باشە ئەمە خاڵی دووەم پلە و مەنسەبی شمێ لە دەستگایەکی باڵای ئەم کوردستانم پێویست ناکە بڵێم لەسی دەستگایەکەم. باشە. ئەوە پلەیشم مەبەست نییە. و هەموو شانەزان کوڕێنۆری خەلیفێن سموویەکێکم لە کوڕە عەشایەکانی ئەم دەفەرە و ئێمە وەکو عەشێری خۆمان و بنەماڵەکەمان دائیما تەفهێمان بە خۆمان داوە لەبەر بەرژەوەندی خەڵک. شتی باشە وڵە پارەکەین بە فەقیر و فوقەرا ئەیکا تۆ بڕاوە ئەیکا وڵا باوەڕێ پیاکی ڕاستە دەی باش داواکەم بابێن خەڵکی سلێمانی بیر لەوە بکەنەوە با ئەم زارە تەفهەیە بە خۆیان بدەن سەوت بە پارتی دیموکراتی کوردستان بدەن لە سنوورەکە بیکەنە باڵادەست بۆیان دەرەکەوێ وەکو هەولێر و دووەک خەڵک لێ سۆنەژی پێداویستی خەڵک لێ سۆن تێبەزی ئەکرێ پرۆژە لێ سۆن تێبەزی ئەکرێ با لێرەش ئێمە بیکەین. گەر لەم سنوورە هەموو کوردەزانێت کە پارتی دەسەڵاتی نییە ڕێگەی پێ نادرێت کۆمەڵێک ئیشی خزمە گوزاری بکە ئەگەر پێ بکرێ من لەو قەناعەتام کە لە هەولێریش خۆشتر دەکرێت چونکە کاک مەسعود جەنابی سەرۆک سەردەمێک هاتە ئەم شارە نانێکی خوارد نمەکی ئەم سەرڕایەنانی کردووە بەوەفایە بەڵام ئەبێ ئەم خەڵکەش وەفای هەبێ بوو. کاک مەسعود ڕۆژێک هاتۆتە ئێرە نانی ئەم خەڵکی ئێرەی خواردووە ساڵانی نەوەتەکان هاتە ئێرە لێرە خیتابێکی بۆ خەڵک داوەتی زەڕایەن بادینانە بەڵام ئێستا زەڕایەن پارتی هێزی چوارەمەیان پێنجەمەتیایە
بۆ خەڵکی زەڕایەنتان پشتگوێ خست ئێستا هێزی پێنجەمن لە زەڕایەنە قوربان ئێمە وەکو پارتی زەڕایەنمان پشتگوێ نەخستووە دیارە دەسەڵاتەکان و بەسەرهاتەکان وای کرد کە ئێمە دوورکەوینەوە لەم منتیقا وەکو پارتی ئەڵێم دوورکەوینەوە لە منتیقا بۆیە گەشتەوە من ئێستا وەکو خۆم ئەو پرۆژانەی کە لە بەرنامەی مێشکی خۆما هەیە بۆ پەرلەمانی کوردستان بە تایبەتی بۆ دەڤەرەکەیش قەناعەت مەیە ئەگەر بستمە پەرلەمان بەدەنگی بەرز ئەگەر بستمە پەرلەمانی کوردستان وعد دەدەم ئەم دەڤەرە بەرەو زەرد بەرمۆ لە 100 میلیۆنی گۆڕمۆزە ئەڵێ وەکو جارێک پارتی تاقیکردن 1000 جار تاقیکراونە باشە کاک حاجی بەنەمەکە کاک حاجی تاقیکراونەتەوە کوایتیانە من یەکێتیم یەکێتیش تاقیکراوەتەوە بەڵام پارتی هیچ شتێکی نەکرۆ لەم سنوورە تۆ ئەڵێ با وەکو هەولێر و دووهۆکی لێ بکرێ کاکە ئەوەی بێرە بڵێ ئەلف لە منتیقەی لەژێ دەسەڵاتی پارتیە جوانیە بوو ئەو پارە و ئەو داهاتەی کاهاو بۆ کوردستان لە 150 سواری بۆ هەولێر و دووهۆک بوو لە 136 بۆ سلێمانی و ئیدارەی سلێمانی کە یەکێتی نیشتمانی کوردستان بە گۆڕانیشەوە کە هەردوو جانەرێکن ئەیان برد فەرموو لە 136 ئەم دەفەرە ببینە لە 150 سواری دەفەری هەولێر و دووهۆک ببینە ئەزای فەرقیتیە فەرقەکە چێ لای خوا و عەزوای خەتای کێ ئەم شارە پشتگوێ خراوە خەتای هەرمویە کێ هەرموو حیزبەکان خەتای دانە بەزانێ کامیان باشە کەسیان باش نین هیچ کامیان باش ئەوەی ئەڵێ باشم ڕێزم تۆ بۆچی ئاوا تووڕە لەم حیزبانە هیچ شتێکی ڕاستیانی هیچیان نەکرد هیچیان نەکردو بۆ خەڵک کاگەڵکەوە هیچتان نەکردووە چۆنیان بە خەڵک چیەکا بۆ خەڵک کاگەڵکە باسی چی کردو بۆ گەنجی ئەم شار باش کاکیان من باسی چی کردو کاکیان من بەسیترین نمونەتان پێدەم هەر بە گۆڕانی کاک حاجی جوابی بەرەوە ئەڵێ هیچ حیزبێکی بۆم شارە نەکردووە وەرە من تاقی کەرەوە بەس دەفەرەکەی خۆم با سەوتم پێ با ئەگەر ئەوەی کە من بتوانم وەک پارتی بۆتان بکەم بە هەموو یەکێ بست وعد ئەدەم بەڵام بە شەرتێ بمە پەرلەمانتان ها بڕۆمە پەرلەمانەوە ئەوەم بوسەکەم وعدم دا چی بۆ ئەم خەڵکەکە لە دەفەرەکە نەک هەر ئەم دەفەرەها وعدم دا بۆ گەنج لە هەر 4 ساڵەکە و هەر ساڵێ لە دەفەرێک باشە بتوانم ئاهەنگێکی زەماوەری بوو گواستنەوە بکەم بۆ 100 کوڕ و کسی گەنج چێژنی ناو بە پارە بە ئیمکانات وعد ئەدەم یەکەم مەرحەلەم لە دەڤەری شارە زوورە بێت من حەزەکەم مەگەر بۆ کاکەجان دوای براشن سەودەکەمان پێ نادا ئایا کاکەڵکەوت باین دوای کاکە من وەزیرێکی پارتیم باشە وەزیری پەروەردەم بانی دووبانی من وەزیرێکی ناکارم خراپم سیستەمی پەروەردە لە وڵاتە فەشم ئایا ئەو ئامادەیە بیواتە پەرلەمان و سەحبی سیقی لێ باشە هەر وەزیرێکی پارتی گەندەڵ بوو ئیشێکی خراپی کرد لێ پرسیینەوە لەگەڵەکەی بە بەڵگە بووم بێنن وعدی پیاوێکم بە بەڵگە گەورە ئەبێ بە دوایە بچی ئەبێ بە دوایە بچی بزانین کامۆزیرێشەکەی خۆیەکە کامەنایکە چیەکە بۆ دەرکە وەزیرێکی پارتی گەندەڵە مخالفە پارەی خەڵکە خوا ئەیێنیتە پەرلەمان دڵنیا بە دەست خۆش بێ و ئەچینە شوێنێکتر دەست وەرەوێ ئەڵێ خۆم هەڵە بژێرم دەنگم بەنێ ژیان تا خۆشەکەم سێ وعدە وعدێکی زۆر گەورەیە ئێستا ئێوە خۆی هەڵبژێرێ چی بکە؟ وەڵا خزمەتی خەڵکە ژیانی خەڵ خۆشکە ژیانی پێشمەرگە خۆشکە ژیانی ئاوڵاتی خۆشکە هەلی کار بڕخسێنێ بۆ هەموو گەنجە هەگشتیان تەماشاکەن هیچی دینارێکی پێنی ئەوەی سەیرەکە بەم نیشوە دینارێکی پێنی ڕاستەکە وەزعی خەڵک خراپە ئێوەش خۆتان هەڵبژێرن وەچنە پەرلەمان و خەڵکەتان بیرەمێنێ باوەڕ ناکەی وەکو خۆم لە قەنەعەتم نییە کارفەنگەجا ئێمە یەکەم وەکو پارتی دیموکراتی کوردستان شیعاری بنیادنانەوەی کوردستانێکی بەهێز یاخود نێمانداناوە باش ئەم بەرنامەی پارتی دیموکراتی کوردستانە هەموو تەوەرەکانی پەروەردە تەندروستی کوشت و کاڵ هەمووی لە یەکە گرێ لە خۆ گرێ من خۆم وەکۆی کە زودیارێکی نمونەیم بە تایبەتی چی بەم خەڵکە بڵێ پارتی چیەکا بۆ خەڵک
ئەتەوێت چی بڵێ بوو هیچ ناکە لا من ئەم پیاوە خۆشمەوێ پیاوێکە لە سنوورەکە شوێن دەستی دیارە بەس خۆزا لەسەر لیستی پارتی نەبووە منەکو لە ئەنگلێکێکیش قسەکەم باس لە ڕابردوو نەکەن باسی داهاتوو بکەن بەڕاستەکە ڕابردوو ڕۆی من جەناب تەناسم پیاوێکی خێرخوازی پیاوێکی چاکی بەس خۆزا لەسەر لیستی پارتی نەبووە کاگەڵکە و بۆچی لەسەر لیستی پارتی خۆڵبژاردن ئەجندای تۆی نییە ئەو بەرنامەی تۆی نییە کە خزمەتی خەڵک دەبات جواب باتەوە پارتی دیموکراتی کوردستان یەکێکە لەو حیزبەی کە لەسەر ئاستی کوردستانە بۆ بەرژەوەندی میلەت بۆ دەوڵەتی سەربەخۆ بۆ سەقامگیری ئاشتی بۆ ئەوەی بتوانێت بژێوی خەڵک چارەسەرکە پارتی دیموکراتی کوردستان دەوڵەتی کوردیە 100 لیتاوی کرد بەسەر هەمومانە هەمومانی لەبار بوو کێ هەیە لەگەڵ دەوڵەت نەبێت یەکێتی نەبووە کەرکووک لە کۆبانەی خراپتری لێ هاو پاکی وێرانە بووە من لێگە بازارێکی کاکسەرێکە ئەگەر سەدەی توای بمەوە لە سەداسەن ریفراندۆ سەودی هێنا نەوسێ ئەگەر ئێمە میلەت زەربەمان لە میلەتدا ئەو لە سانەوەسەیەکەیە ئەگەر وایە هی پارتیە ئێمە فەخر ئەەکەین کە لە سان 93 میلەتی کورد هی پارتی بی ئەگەر هەڵشمان کرد دەبابەتان هەوردەیرە معنای نییە ئەوە غیانەت نەو بەس بێژە نییە دەبا خەڵکردن ئێوە سیوەکی ئاب دەبابە ناتە پەرلەمانی کوردستان فەخر ئەەکەین بە سیوەکی ئابووە فەقری کیەکەن فەخر ئەەکەین بە سیوەکی ئابووە کاگەڵکە بۆم خەڵکی ڕوونکەرەوە بۆچی شانازی بە سیوەکی ئابەوەکەی ئەگەر سیوەکی ئاب ئێمە باشە قسەی خۆدام بکەین کاک وەسە بازارتان بینەوە بازارتان بینەوە ئەگەر سیوەکی ئاب ئێمە کاڵێن شانازی پێوەکەین هەر ئەو کاتە سوۆن کرد و فرۆشرا ئەو کاتێ هەموو کوردستانە فرۆشرا یعنی ئەوە پاراستان بە سیوەکی بە دڵنیایە پارە بە شانزەی ئاب پارێزرا عەکسەکەیەتی وەڵا شانزەی ئاب میلەت نەکوژیان شانزەی ئۆکتۆبەر نەیانێڵا میلەت کوژرێ و شەڕ لە شەڕ بێ شەڕەکە گەورە ئۆکتۆبەرت بڵێم پارتی دیموکراتی کوردستان ویستی کەرکووک لە دەست یەکێتی نیشتمانی کوردستان دەرکا بیکا بە کۆبانی بیکا بە سووریا بیکا بە مووسڵ یەکێتی نیشتمانی کوردستان دەست پێشخەری خست نەیەڵا ئەو ڕێکەوتنامە کرا بەخوا ئەمان اعترافیان لەسەر کردبوو پارتی دیموکراتی یەکێتی نیشتمانی کوردستان 37 شەهید و 87 بریندار و 16 ون بوویتیا بوو پارتی دیموکراتی کوردستان خوێن لە پەنجەیەکی هاو باشە کاگەڵکەوت یەکێتی ئەم هەموو شەهید و برینداری داوە بۆ هەرە لە نێچێتی کەرکووکی فرۆش باش یەک دەقە بەیارمەتی کاکە شەڕی لە تازەکری بۆستە کاکە خەڵکینا یەکێتی خەڵکینا بە یارمەتیدان ئەگەر یەکێتی کەرکووکی پارەست حاڵتان زوانە محافظ ناتوان وەرگرنەوە لەکوێ لە کەرکووک بیکەن بە خزمەت وازەوە بێت یەکێ نیشمان گوساوە گوتی بێکی تاتان لات وەرکیا 6 نەفەری لێوە جێیاکاتەوە تا تیبێ بە خۆی دروستەکە لێرەوە نامنەوەی نوێ و نازانم هاوپەیمانی و چاکسازیە و نازانم گۆڕانە وەرکی ڕاستێتی بێ جیاکاتەوە لە ساحەکە یاریەکە ئەو باسی پارتیە کالم سنوورا پارتی خۆ لە هەولێر دەوڵەتی کوردی ڕانەگەاند چی کردووە هیچی نەکردو هەر قوت و فەقیر ڕۆژارە چەوسنەوەتەوە خی گەورە شایەتە حاجی نەک ئیسە خۆی هەڵبژاردووە ئەم خەڵکە بە ویژان و قسە بکە نەک بۆ پارتی بۆ خەڵک یەکەمە بۆ ئاوکاری و بۆ یارمەتی و بۆ هەموو شتێکی خەڵک خی گەورە ئاگەی لێیە قابلیەتی هەیە چونکە ئیسپاتی کرد دەستی دا بەسەر قورعانە 4 ساڵ معاش وەرگێ دینارێ نەخاتە ماڵی خۆی سیقە و پێێتی کەیکا من نەکسی قەمپێتی من ئەتوانم بووم بە کەفیلیش بە لەگەڵ کاگەڵکەوتی لالەنوەر کاندیدی ژمارە 52 هاتینە کۆتایی بەرنامەی چیەکەن لە هەڵەبجەی تازە لە قەزای شارەزوور خواتان لەگەڵ